لە درێژەی پرۆگرامەکەمان ناوی کەی بینین لە ستۆدیۆیە کابینیم لە شەوانی مانگی ڕەمەزانە دەستگای میدیایی کورسات چەندین پرۆگرامی تایبەتی هەبوو. یەکێ لەو درامانەی کە لە شەوانی مانگی ڕەمەزانە پێشکەش بە ئێوەی خۆشەویستەکرا درامای کۆمیدی سەمەرە بوو کە کۆمەڵێک بابەتی جوان کۆمەڵێک چیرۆکی جوان لە ڕێگەی کۆمیدیاوە پێشکەش بە ئێوەی خۆشەویستەکرا. کۆمەڵێ ئەکتەر و کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست مادوونە ناسانە کاریان کردووە تاوەکو ئەو دراما جوانە بەرەمبێن و وام درامایە بەردەوامیشی ئەبێت و لەگەڵەوە شایمە پێمان خۆش بوو لە ڕۆژانی جەژنا ئەم هونەرمەندە خۆشەویستان لە بە لە چەند ڕۆژێکە بانگێشت یانکەینە ناو ستۆدیۆوە کۆمەڵێک گفتوگۆی جەژنانە کۆمەڵێ لەو چیرۆک و بەسەراتانەی پشت کامێرە و ئەو بەرکەوتنیانیان لەگەڵ یەکترە تا چەند خۆش بوو تا چەند کاری کردووە کە پەیوەندیەکانیان زیاتر بتەوە بێ تا بەرهەمێکی ئاوا جوانتر بەرهەم بێنن ئەوشی کە زۆر گرنگە کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست لێران جا ئەوەی بەلای منەوە زۆر جوان بوو لەو درامایە سەرکۆ بەدەر لەوەی کە بابەتێکی کۆمیدیای زۆر جوان بوو و لە پشتی هەموو بابەتە کۆمیدیاکانیشەوە پەیامێکی هەڵگرتە بوو تێکەڵەیەکی زۆر جوان لە نێو هونەرمەندانی بە ئەزمون ئەوانەی کە ئەزمونیان هەیە لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە هونەرمەندی تا ڕادەیەک گەنجترن و تازە چوونەتە دنیای هونەرەوە تێکەڵەیەکی زۆر جوان هەبوو لە نێو دراماکەیا و بێکمان ئەمە ژوای کرد کە بە شێوازێکی زۆر باش یەکێک بە لەو هۆکارانەی کە بە شێوازێکی باش بچێتە نێو خەڵکیەوە بمارۆکو تۆش ئاماژەت پێکرد ئێمە ئەمڕۆ بەشێک لە هونەرمەندە خۆشەویستەکانی نێو درامای سەمەرەمان لەگەڵە گفتوگۆ لەگەڵیان ئەکەین باسی یادەوەریەکانی کاتی دراما باسی یادەوەریەکانی جەژن کۆمەڵێک گفتوگۆی خۆشەکەین دڵنیام کە ئێوەش زۆر بەدڵتانە بێت دەست خۆش بێ لەلای منەوە کۆمەڵە هونەرمەند لای تۆشۆ کۆمەڵە هونەرمەند لێرۆ دەست پێ بکەین کاکسمان زۆر بەخێر بێت کەواتە سەرگۆ شوێنەکە چوانە زۆر زۆر بەخێر بێ سپاسانەکەم جەژنە پیرۆزە لە هەمووتانەکەم و لە ستافی ئەم ستافە جوانەی بەشی مۆسیقا و بەشی هونەرمەندە جوانەکان کە دانیشتون و ڕێزم هەیە و مسلمانانی هەموو جیهان و پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی جیهان و کوردستانەکەم بە تایبەتی دەستەکانی خۆش بێ بامنیش ئەنجا من و سەرکۆ ڕێکەوتوین ئەوان گروپی سەرکۆ زۆر باشە دوایش پێشبڕکێ دروستەکەی پێ چۆنە وڵا بۆ نا زۆر باشە بزانین کامیان یادەوەری باشتریانە ئەوتیکو ئەوان شەریکین زۆر باشە کاکەڵۆ سڵاو لێبێت ئەم کاتت باش جەژنیش لێ پیرۆز بە فەرمو پامی خۆت بگەێنە سڵاو لە ئێوەش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە ئامادەبووان لە دەستگای میدیای کورسات لە هەموو کوردێکی بەشەر لە شوێنێکی دنیا هەن ئومێدەوارم ئەم جەژنە پیرۆزە ببێتە مای فەڕ و خێر و خۆشی بۆ میلەتەکەمان و کۆتایی هەموو ناخۆشیەکان بێت دەستەکان خۆش بێ کاگەڵۆ کوڕی هونەرمەندی خۆشەویست و بازمونی ئەم شارە جوانە کاک مستەفا ئەحمەدە کە ڕێز و خۆشەویستیمانەی خۆشی دوێنێ لێرە ئامادە بوو دەست خۆش بێ کە تۆ ئێستا بە شێوەیەکی ئەکادیمیا تەلەبەی سینەمایت و لەم درامایشا بەشداری کردەوە دڵخۆشین کە لە خانەوادەکەتانە ئێوە بەردەوامی هونەریە هەیە زۆر 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 چمەلای کاک مستەفەر بانی باش سڵاو لێ بێ بانی باش کاک مستەفەر سڵاو لێ بێ سڵاو لە ئێوەش وەڵا بەهۆی جێژنە پیرۆزەوە دەمەوێت جێژنە پیرۆزانە لەگەر لە هەموو ملەتی کورد و لە جەمی مسلمانان بکەم و ئەو ستافە جوانە ئەمڕۆ کۆبوونەتەوە دەمەوێت لێرەوە پەیامێک بگەێنم بۆ کورسات کە ئەم شاشە جوانە بەڕاستی دایکی هونەرمەندانە دایکی درامای کوردیە یعنی دڵخۆشی کردم کە ئەمە یەک دوو ساڵە دەستی پێکردوتەوە دەرگای کردوتەوە بۆ هونەرمەندان و بۆ دراامەکان من نەزانم خەڵکی بەس بابینەرەکانمان بزانن خەڵکی شوێکان بزەفە من وەڵاهی تێکەڵم باش بوویمەتە هەولێر و سلێمانی زۆر باشە ڕێز و خۆشەویستیمان جا خۆشەویستانەوەی جێگەی دڵخۆشیە لەم درامایە بەبێ جیاوازی لە شار و شارۆچکەکانەوە لە هەموو شێوەکان بەشدار بوون تایە کە هەمووشان بە یەکۆ کۆ ببوونەوە تاوەکو بتوانن بەباشی لەگەڵ یەکتران نواندن بکەن و بەرهەمی جوانتریش پێش وڵای کاکە سەرکۆ هەر لەسەر قسەکەی جەنابەت من دەمێ شتێک باز جەناب بڵێم من لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆ پشتیوانی حەسەن خاوێ بەڕاستی توانی لەگەر خوالی خۆش بوو ئاسو عومەر سوارە توانیان هونەرمەندانی کورد و عەرەب بگەنەیەک کاگە ئازی غەفاریش کە خۆی لێرە نییە توانێتی هونەرمەندانی هەولێر و سلێمانی و هەموو شار و شارۆچکەکان بگەن تێک یعنی بەڕاستی ئەمە مای دەستخۆشی و جێشانەوە کارەکە جوانتر و جوانترەکە ئەگەر بۆ دەست خۆش بێت مامۆستا حکمەتەندی ئەزمونێکی زۆر زۆر لە هونەری کوردیا سڵاو لە بێ مامۆستاگیان جەژنە لە ئێوەی بەڕێزیش جێژنە پیرۆزە لە هەموو کوردێکی بەشەرە لە هەموو شوێنێکی کوردستان
لە پێشمەرگە دێرینەکانی سەنگەر لە کەسوکاری شەیدان لە هەموو ستافی کورسات پیرۆز بێ لەتان ئینشەڵا ساڵێکی خۆشی و پڕبەرەکە دەبێت. دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ. مامۆستا ئەم درامایە بە سەرکۆ هەر ئەو پرسیارەشی لەگەڵ بکەم. بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە لە کاری هوەریە لەسەر جەمکارە هوەریەکانە ئەم درامایە کاتێک کە تۆ بەشداری تێدا کردووە تێکەڵەیەکی زۆر وەک ئێستا ئاماژەشمان پێکرد لە ناوچەکانی کوردستان بە هەمان شێوە لە هونەرمەندە گەنجەکان و ئەو هونەرمەندانەی کە دەستپێکی کاری هوەریانە ئەزمونیان بە بەراورد بە ئێوە ئەزمونێکی کەمترە. ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەی یعنی لەم درامایە کە ئێوە بەیەکەوە کارتان کرد چی بە تۆ بەخشی؟ ئەگەر چی وەختەکە زۆرە با بەڵام با ئێمە دەست پێ بکەین یەک هەڵبژاردننی دقێک کە پڕاوپڕ مشکلەکانی ناو کۆمەڵ دەربخا کە ئەو مشکلانە ڕۆژانە تکرارە بێتەوە ئەمە هەرچی گرانە. بەڵێ ناوەندی درامای کورسات ئەرچی کێشاوە و ناوەندی درامای زەنێ و شخصی بەڕێز کاک عەبدولغەفار و بەڕێز جەمیلی مەفاخری و بەڕێز کاکە ئومێد کەمال ئەم ستافەی پێکهێناوە بەڕاستی نازانم کامیان دەست پێ بکەم بە کامیان کۆتایی پێبێنم بەڕاستی با خەڵک بێڵە و من خۆم ئەزانم هیچ شتێکم و کوڕی نابێ بەڵام وەڵڵاهی بەرهەمەکەمان بەرەمێکی جوانە بەڕاستی پێکاوێتی لەم کاتا ژیانی ڕۆژانەی خەڵکە کە هەموو ڕۆژێک ئەگەرچی کارکتەرەکان ئەکسەریتیان سلبیە و وەک لە کۆمیدای ڕەشە ئەو شتانە هەیە مەسەڵەن ئێمە ڕەنگە گلەیمان لۆ لێ بکەن کاکەوە سیارێکی زۆر جوانتان هانیوە پاڕی پێوەنێن بەڵێ کاکە ژیان ئێمە ئەگەر ئەو سیارەیە جوانی هەر شتێک بێ بەڵام چی بکەین ناوەڕۆکەکەی گەندەڵە مەشینەکەی بە کەڵک نایە لەبەربێ پاڵنێن ئەوانەیە پاڵەوەن هەیەک کەس نییە ئەو کەسە سلبیانن پاڵ بۆ جوانیەوەنێن کە ئیمڕۆ ئەبێ لە ناو برێن و شتەکە بە جوانی وین بە خەڵک. دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا. خات و دیانە زۆر زۆر بەخێر بێی جەژنە پیرۆز بێ پێمان خۆشە تۆش وەکو کچێکی گەنج کە بەشداربی لەم درامایە جەژنە پیرۆزەی خۆش بکەیت و زۆر سپاس جەژن لە هەموو موسڵمانان پیرۆز بێت هیوادارم بێتە مای خێر ئەگەر مایکەکە تۆ زێ نزیکەیتەوە گەلی کوردستان و سپاس دەستەکانە خۆش بێ. کارکتەرەکە و چیە بوو ناوی چی بوو؟ کارکتەرەکەم بەناوی ئاناوە بوو بەناوی ئاناوە بوو باشە دایم شەڕیشتان بوو لەگەڵ براکەدا باشە ئەبێ یادۆری جوانتان تۆمار کرد بێ بەیەکەوە هەر بەیەک شۆ لە تەنیشتیەکەوە تانیشتون دواتر ئەبێ یەکێک لەو یادۆریانەمان بۆ بگەڕنەوە بەڵام حەزەکەم باسی ئەوم بۆ بکەیت کە تۆ بەشدار بووی لە درامایەکی هاوشێوی ئەمە لەگەڵ کۆمەڵێک مامۆستای گەورە و چی بە تۆ بەخشی یعنی ئەم کارانە کە ئێوەی هونەرمەند بەشداری تیاکان دواتر چه هاندانێک بە ئێوە ئەبەخشە بۆی کە کاری زیاتر بکەن؟ وەڵایی ئەزمونێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە ینی بەنسبە هەردووکمان کە خوێنکاری پەیمانگای هونەرە جوانەکانی لەگەڵ هەموو ئەکتەرە بە ئەزمون و باش و سەرکەوتووە بۆ ئێمە زۆر بوو یعنی وە ئەکات کە بەرەو پێشتر بڕۆین ئیشەڵا کاری باشتریش ئەبێت و لەشتان ساق بێت دەستخۆش سپاس سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێت و فەرمون جەژنە پیرۆزی خۆشکە سڵاوتان لێبێت سەرتا سپاس بۆ میوانداریە جەژنتان پیرۆز بێت جەژن لە هەمووتان لەو بینەرانێکی ئێستا سێری بەرنامەکەکەن زۆر سپاس باشە لە دراماکەیان ناو شنۆ بوو خۆش ناو مەستانەکەم ناویانە پێ خۆشترە بێگومان مەستان زۆر باشە دواتر لەگەڵ کاکشوان کاکەڵۆ ئەوە ناوی دراماکەیە ئەبێ کۆمەڵێک لەو بابەتانی کە پێشکەشتان کردو لە دراماکەیە پێشکەش بە ئێمە ببینەران لە دراماکەی هەستەکەم هەموو یەک گەرم و گوڕیتان پێوت لێرە خاوونە تۆڵی بۆ ئیسراحەت داتون وان نییە مەستان؟ وڵی تر بەیانیە و نابێک ڕوتینەتیا بێ وایە مامۆستا باشین دەستان خۆش بێت سپاس بۆیەوە ئێمە سەرەتامانێ بەس خۆناسینێکە بێت دواتر کۆمەڵێ لەو یادەوەریانەی کە لەگەڵ یەکترا بۆ دواتر باسی لێوەکەین کاکەرەکان زۆر بەخێر بیت پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە سەرجەم سافی کورسات و ئەکتەرە جوانەکانی درامای سەمەراکەم زۆر سپاس بۆ میوانداریەکەتان هیوادارم جەژن ڕەمەزان بێتەوەی مای خێر و خۆشی هەموو لایەک دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ کاک نەژاد سڵاو لێ بێت و ئەم کاتت باش جەژنیش لێ پیرۆز بێ فەرموو جەژنە پیرۆزەی خۆت بکە سڵاو لە ئێوە سڵاو لە کورسات جەژنی ڕەمەزان پیرۆزەکەم لە سەر جەمبرا پێشمەرگەکان
و جژنی ڕەمەزان پیرۆز دەکەم لە کەسوکاری سەربەرزی شەیدان و جژنی ڕەمەزان پیرۆز دەکەم لەم ئەکتەرە بە ئەزمون و شایستانە. من پێم خۆشە لێرە شتێک بڵام دەربارەی سەمەرە. سەمەرە بۆ من ڕاستە دووەم ئەزمون بوو لەگەڵم گروپی هونەری زەنەیە، بەڵام ئەوەی کە تێبینیم کردوە تا ئێستا لەگەڵیانە هونەری زەنێ کاستێکی زۆر باشیان هەیە کە هەمیشە ئەوەمان بینیوە تیانە لەگەڵیانە کە ئیشم کردووە لەگەڵیانە کاستێکی بێدەنگ و کاستێک کە بتوانی پشتیان پێ ببەستی و کاستێک کە بتوانی پێیان بڵێ ئەمانە هونەرمەندێکن ئەتوانن هونەری داهاتوو پرشنگدارتر بکەن. هونەری زەنێ کۆمەڵە خەڵکیە نابوو یعنی کە لە پشتی کامێرە لەگەڵیان ئیش دەکرد یعنی خۆتە بیر ئەچۆوە وەتەزانی تۆش کاستێکی لەوان. ڕاستە من دووەم ئەزمونم بوو لەگەڵیانە، بەڵام ئەمانش هەمووی بە پشتیوانی چیەکرا بە پشتیوانی حاجی غەفار کە بەڕاستی بێدەنگێکی زۆر باش لە پشتی کامێرە و هونەر و زەوقێکی زۆر باش بۆ هەموو ئەو ئەکتەرانی کە بەشدار بوون تایە. ئەوە ئێستا جەنابی وتێ بۆچی لێوێ حەماسێتان هەبوو لێرە نییە. بەڕاستی جوڵاندنی حاجی غەفار وای لێ کرده بووین ئێمە هەمووی گڕوتینێکمان هەبوو بە بەردەوامی 24 سعات کارمانە کرد ومان نەزانی تازاتون بێگومانەوە هەمانچیەوە ئەو ستافا گەرامیان بەیەکەوە هاوکار یەکتر نەبن هیچێکی جوان دەرناچێت لە بەرەوانەی کە لە پشت کامێرەشن هەمیشە ئەوان زیاتر ئەرکەکەیان قورستر ئەوان زیاتر ماندووە بنەوە و شخصیاتانێک کاکسەرگۆ کۆمەڵی خەڵک بوون لە پشتی کامێرە هێند ماندوو ئەبوون ئێمە بەزەیمان پێیانات ئێمە لە بەردەم کامێرە بووین ئێمە لە بەردەم کامێران ئەو ئەرکە لەسەر شانی ئەمە نەبوو ئەرکێکی زۆر قورس لەسەر شانی ئەوان بوو و دەستخۆشی لە مامۆسای گەورە مامۆسا ئومێد کەمالەکەم کە بەڕاستی دقێکی زۆر جوانی نووسی کە شایستەی ئەوە بوو کورسات هەڵی بژێرە دەست خۆش ئەچینە لای کاک ئیسماعیل بانی و باش زۆر بەخێر لێوەش پیرۆز بێ منیش پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهانەکەم لە تەواوی کورد لە هەرجیەگەن لەم ستافە جوانەی کورساتیش دەستەکانە خۆش لۆنایان ناس کامیان هەردووگی خات لۆنا سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێ فەرموو جەژنە پیرۆز زۆر سپاس جەژن لێوەش پیرۆز بێ لە ستافە جوانەکەی درامای سەمەرە هیوادارم هەموو مسلمانیش پیرۆز دەستە خۆش جابار نوقڵەکانیشیان بینێ کا عوسمان فەرموو خۆ بێدەنگ کردووە لە پەنای منەوە نازانم ئێستا ها ئێنەوە بۆ لای ئێوە باشە اینجا هەرکە هاتیم بۆ ئێرە خات و لۆ ناخەمی ئەوەی لاتە بووکە وتی پرسیاری زۆر بلێنەکە نازام یادەوەریم پێمەگەڕنەوە بەڵام ئەمڕۆ یادەوەریمانەوە یادەوەری خۆش بەتایبەت دەوری بەڕێستان پێما بێ لەگەڵ مامۆستا حکمەتا بوو ئەبێ بێنکەوە ڕۆڵەکەی خۆتان بەشێک لە بابەتەکانمان بۆ بگوازنەوە هەروە مەستان و کاک هەڵۆش بە هەماشەوە ئەبێ کەمێک لەو ڕۆڵانەی کە دیوتانە بۆمان دووبارە بکەنەوە دەستەکانتان خۆش بۆچی داخلەوە مایکەکەی بەرێ خاتون بەس داخم لە کاک ئیسماعیل بۆچی عادی شتێکمان پێ بڵێ لەو داخە ئیکاکە هەموو ژیانی لە سژن بردووە دەسەر هێنایان بەردەستی منە پاڕێتەوە باوەڕێ بێ ئەمڕۆ ئەیکەمە سژنەوە هەتا مەگەر ئێسخانەکەی بەرنەوە وامد لەوێژ وام وت پێت وتم بڕۆینە کورساتیش ئەترسم هەر بم بەیتە زیندان من شەماڵم تەبعاً ڕۆڵەکەم شەماڵە زیاتر بەرکەوتم لەگەڵ کاک ئەحمەد جۆڵا مەولی باوکم بوو بەداخەوە کە لێرە حزوری نییە لەگەڵ مەستانی خوشکم کاتە ئێوەش لە دراماکە بینەر بووم کۆمەڵک هەرە بێ بەرکەوتنی جوانتانە بوو ئەبێ کۆمەڵک ڕۆڵانەمان ڕۆڵی شەماڵم هەبوو بەڵێ زۆر باشە ئەگەر مایکەکە بنەوە دەستی مامۆستا عوسمان بزانم فەرموو مامۆستا عوسمان خزمەتانم تۆ ناوچی بوو من شەفیق قوربان شفيق شفيق لا شريف اما شريف من لا والله خذ ثاني شريف كم بطول الرجاء دەستەخۆش ما وەستا عوسمان بەڵێ یادەوەری خۆش لە نێو دراماکەیە ببە بە دەستپێکێ بووان بۆ ئەوەی ئەوانی تریش بیریان بکەوێتەوە هەمویان یادەوەری خۆش پێش هەموو شتێک درامای سەمەدا کە من خۆم وەکو تەمەن ناڵێم وەکو ڕێز بچووکی هەمویانم هەموو ئەکتەرەکان شایەن یعنی زۆر 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 لێ هاتوو بوون ینی گلەیم ئەوەنە لیان نییە ئەمەش دووهەم شت ئازایی ئەم درامای سەمەرە ئەگەڕێتەوە دانی بۆچێ بۆ جودی کاک عەبدولغەفار
ئەمستانە بڵێم دوای چی ڕێز و خۆشەویستیمان بۆ زۆر باش باوەڕتان بێت لەگەڵ ئەیوب سەعات 12ەیە بە منجەڵ چێژ ئەهات بۆ ئەو شوێنە ئەنی هەمووی ئەم پیاوە سەرپەرشتیاری ئەو ئیشەی کردووە بەڕاستی هیچ درامایە کە من لە 76ەوە خەریکم هیچ درامایە وەکو درامای سەمەرە بە گەرموگوڕی و بە خزمەت و جوانی نهاتۆتە پێش ئێمەش دەستخۆشی لەکەین یەکەم ئێمە دەستخۆشی لە کورساتی ژەکەن کە کورسات ئێمەی هەڵبژاردووە ناوەندی زەنەی هەڵبژاردووە بۆ ئەم درامایە کە کراوە بۆ کورسات بەڵام بە هەمووی بەجودی کاک عەبدولغەفار و دوای ئەوە کە وەختێک هاتۆتە سەر قەزیەی دابەشکردنی پاداش باوەڕتان بێ یەک ئەکتەر گلەیی لە پاداش نەبووە لە وەختی خۆیان هەموو پاداشی خۆمان وەرگرتووە من لێرەوە چاوی ماچەکەم و دەستی ماچەکەم و هیوادارم هەموو کۆمپانیەکان بەو شێوە کە ئەکتەرەکان ئیشی بۆ ئەکەن بەو شێوەیە خزمەتی ئەکتەرەکان بکرێت زۆر باشە ئێمەش خۆشەویستیمان هەیە بۆی گۆرانی ئەزانی هیچ دەنگیشی خۆشە سەرکۆ نازان لەگە کاک ئیسماعیل دادەوە هینەکمان هەیە کەم بێڕۆ بەبەری ماڵێدایە کەم داسر بێنە ئازیزم بەڕووی خاڵێدایە ئای دادەوای ڕۆڕۆ ئای تاوانوە و ماڵم ئاخی لە بێمەیلێکەوە ئای وێرانە و ماڵێم ئەی جەنم پێوێتی گاڵە ئەی جەنم پێوێتی دادەگیانم بەم گەرمامەڕۆ ڕێکان دەچەپەڵێن لێرەش مشکلەتانێ دادەگیان دای لە تاجەڕۆ ئای دادەوای ڕۆڕۆ ئای هەرەزۆ ماوەڵم ئاخی لە بێمەیلێکە ئای وێرانە و ماڵم ئاوڕێ بەراوە سمەجان بەلای لوتاوە ڕەژمالێ بێ یاڕەبی بەخەس و تاوە دادەوای ڕۆڕۆ ئای تاوان بە و ماڵم ئاخی لە بێمەیلێکە کوڕە وێرانە و ماڵم جا هەسە و با بڕۆین عوسمان گیانم بۆ کوێ دەڵێ دێیم ئەی بەڵام بەو مەرجەی کا عوسمان تانە نەدەی لێیم ئای دادەوای ڕۆڕۆ ئای هەرز و ماوەڵم ئاخ بۆ دڵ سۆزێک و جاو بشیلی و باوەڵم دەستەکانتان خۆش بێت لەگە کا عوسمانە بۆ خۆشی برادران دەستان خۆش بێت زۆر سپاسانەکەین لەگەڵ گفتوگۆکانمانە بتوانین لەگەڵ خاتە ڕۆژگارە بەرهەمێکیکەمان پێشکەش بکات بۆ ئێوەش تۆزێ پشوو بن.
دەنگە خۆش بێ و دەستیەوەش خۆش بێ بێنە لای ئەمان با یەکسەر کاک شەماڵ و خاتوشنۆ یەکێک لە ئەو بابەتانی کە لە نێو دراماکە ئەو حیوارانی کە هەدام بوو پێشکەش بە بینەرەکانمانی بکەن زۆر باشە با من بێم بە خاتون مەسلام مایکەکە فەرمو بەرکەوتنتان زۆر بوو تۆزە شەڕوشتیشتانە بوو بەهۆی کارەکانی کاک شەماڵەوە یۆ بوو واو کاسمان لە خاری جاتوان حساب لە خاری جاتوەتەوە جا بەرکەوتەی کەمان هەیە لەگەڵ شنووە ئەلبەتە نۆ زنجیرەی ماوە زنجیرەکان طبعاً بەس پێشەکی ئەوە بوو کە من نەکردووە ئاجارە بە زەو دیمەنەی دەرخستەوە باس دیمەنەکەی کەمان هەیە ئەوانە ناکەنەتان ئەوانە ناکەنەتان من ئەم حیواری بێڵم بەش ئەو حیوارەی بێڵم شنۆ گیان قسەیەکە بوو ئەەکەم بەس ئەهاتوو ئەو خوایە با بەو گڵابچە گڵیش نەماوەیسا هەمووی کاشیە بەڵام ئیتر ئەها خوشکوبرایەکەی جاران فەرمۆ ئەزانی چۆنە من نەچووم بۆ خارج ئەیچی بۆ چۆ وەڵا ئەوەی ڕاستی بێ ئەها لە سجن بوو لە چی بووی سجن سجن بۆ واللهی ئیتر ئەوەی کە فەریدەفەنی فێری کردم و قومار و قۆڵ بڕینی خەڵکو ئەوە وای لێکردم بکەمە سجن بەس ڕجاءن با باجیمان نەزانشنەوە تۆ جارێ واز لە باجیمان بێنە باوکم بەم شتازانێ نەبەو خوای خۆ باوکم بزانێ کەوڵمانەکە دە باشە ئەڵەم هینە با باجیم نەزانێ ڕاستەکی بەخوا ئەو بزانێکێتە دەمی هەموو شارەوە دە زۆر چاکە منیش ئەو هیوایم هەیە ئینشاڵڵا نەگاتە دەمی باش ئەی باشە بۆچی گیرا بووی هین بوو وەڵا ئەوە هەر ڕۆشتمە ئەو دیبارێک قاچاکم پێ بوو گیرا ئێتە گیرام و نازانم بەو خوایە بۆچی گیرام هەر لەسەر ئەو فیعلانەی فەریدەفەنی فێری کرد ئادی هیچ نیز سپاس بۆ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر باشە کێوکەیتر سەرکۆ کاکەڵۆ خۆی بێدەن کردووە لە لامانەوە جاهینێکیش من خۆ ئاگای لێ نییە جنێوی زۆر بە کاگەڵۆیم لێرەوە داوای لێبوردی لێەکەم گردنی خۆش و ئازاوێ هەرچەنە ئەمە جەژنی لێبوردەیی و گردن ئازایە لێرۆ گردن ئازاگەم قسەکانم بە شوانە وتوە نەک بەڵەوە فەرموو تەواو ڕاستەکە بە شوانەی وتۆ زۆر باشە کاک هەڵۆ بەرکەوتنە زیاتر لەگەڵ کامەکتەریان زیاتر بوو ڕاستەکەی بەرکەوتن لەگەڵ شنۆیایە زیاتر لەگەڵ مامۆستا حەسەن و کاک بەکریش بەڕاستی بنیکەلیا دەوری بەرکەوتنی لەگە باوتا بوو بۆکەوتنێکم لەگەڵەوە هەبوو زۆر ناخۆش و بەنسبە خۆمەوانێت چکە بەڕاستی ئیتر هەستێکی زۆر ناخۆشەکە باوکتۆ یعنی بۆنەوە تەعاملی لەگەڵ پرسیارێک من کا هونەرمەندی خۆشەویست مستەفا ئەحمەد ئەبینم هەستەکەم کەمێک بەدەر لەوەی کە خۆی کاری کۆمیدیاکە کەمێک تووڕەیە من هەستی خۆم وا ئەیبینم لە ماڵی خۆمانەوە هەستەکەم تۆزێک ڕەنگە باوکێکی تون بێ ینی ئەها نەزانام لە مناڵیەوە وایەتە بەرچام خۆی بەڕاستی هەر وایە ڕاستە باوکم وەکو خۆی وەکو ژیانی بڵین تایبەتی خۆی کەسێکی جدیە زۆر جدیە و تا حدێکیش تۆزێک ئەو تووڕەبوون و عەسەبێتیە لەگەڵایە جا خاستان کە لە ئیشوانەیە مەسەلەن جارێ لە کاک بەکرا ئەوە نەبوو شتێ دروستە بوو پێکەنینەوەوانە تر ئەکسەر بە منە هەڵە شاخە و قسەی پێوتوانەی و چۆن و ئابێ و سوێتە بەڕاستی خۆش بوو یعنی کۆمەڵ یادگاری خۆش و ناخۆشی تیا بوو بەڕاستی یەکێک لەو یادگاریانی کە لە بیر ماما بێ کە زۆر لەواچ برادران زۆربەی زۆریان یادگاری خۆشیان لە بیرەوەریان ما بێ بە زۆی کەس بەلای منەوە زۆر ناخۆش بوو ڕۆژیان لە کاتی کارکردنا بووین کاک غەفور تووشی حاڵەتێکی تەندروستی زۆر ناخۆش بوو بەڕاستی تەسیرێکی لەسەر هەموو کاست و ستافەکە ئیتر هەمومان زۆر لە خەمیا بووین و بردیانە خەستەخان و دوای و کە هەواڵیان بووە نەوتیان تەندروستی جێگیرە بەڕاستی دەستمان کردو بە کارکردن وەزام و ڕۆژە یەک دوو مەشە دیزارشمان تەجیل کرد و تۆمار کرد لە خۆت دڵخۆشیەوەی کە لە خۆی تەندروستی باش بووە زۆر ڕاستە لە خۆشی کاک غەفور بەڕاستی ومان
خەممان بوو ینی بەڕاستی باری دەرونی باری تەندروستی تێکچوو بردیانە خەستەخانە تر بەڕاستی هەومان دڵمان لای بوو ئیشەکەمان ناڕۆی هەتاوەکو هەواڵیان بۆ یانەتیان تەندروستی جێگیرەوە زۆر باشە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ کاغەفرە بۆیان بڕۆ لێرە لەگەڵێ وایە بووە بەڵام ئیتر ئامادە نەبوون بێ خۆکارێکە بوو بێ بەس جژنی پیرۆز بێ و ڕێز و خۆشەویستمانێ مامۆستا حکمەت کاگەڵۆ کە باسی باوکێکە باوکی لەگەڵ توە ئەزمونێکی سوار زۆرتان هەیە بەیەکەوە لە کۆمەڵێک کارە لە کۆمەڵێ کاری کۆمیدی و تەلەڤیزۆنیشە ئێستا ئێوە لەگەڵ ئەم گەنجانەیە لەوانەیە ئەمان تۆزی ئەزمونیان کەمتر بێ لەوانەیە لە بەردەم کامێرەیە بە چەند گرتەیەک ئەنج بتوان ئەو بەشە باشە تۆمار بکەن بڕوان پێ بکە کە بەرکەوتنم لەگەڵیان هەبوو بێ زۆر ترساوم بەڵێ لە چی ترساوم لەوەی کەوان زیاتر لە من ئیبداکەن ڕەنگە ئێمە چی بێتین بە ساڵا و ئیتر وەختی ماڵئاوایمان هەبوو بەڵام کاک مستەفا یادی بەخێر تەبیعی من لە 63-64ەوە هاوڕێمە و بڕوا بکەن لە ژیانیا تووڕە نابێ بەڵام کە لە مناڵەکەشی تووڕە بێ مەسەلە پەروەردەیە چکا پەروەردە لە پێش هەموو شتەکانەوەیە ئەجنا لە ژیانیان نەمبینیوە لە کەس تووڕە بێ بەڵام خاوەنی قەراری خۆیەتی و خۆی ئەڕەنجێنێ کەس ناڕەنجێنێ ئەوم هەیە بۆ کاک مستەفا بۆ کاک مستەفا یادی بەخێر ئەکتەرێکە ئەبێ بە خۆشەویستی و گەورەی باسی بکەین و پیرۆزیشی بێ کە مناڵەکانیشی بە عەنەن شێوازی خۆی تەرخان کردو و پەروەردە کردو بەڵێ مامۆستاک کە تەندروستێکی زۆر باشت هەبێت لە ساغبی بێگومان هەر یەکێک لە ئێمە بینەری کارەکانی بەڕێستان بووین بێگومانم لەوەی کە هەموو ئەم هونەرمەندە گەنجانەش ئەزمموی زیاتر و زیاتر لە بەڕێستانەوە وەرئەگرن دەستە خۆش بێ بچینە لای کاک مزەفەر زۆر باشە ئێوەش خۆتان ئامادەکەن دوای ئەوە ئێمە لای ئەو خوشک برا وڵاهی هەر بۆ مناسبە و برادران زۆر قسەی خۆشیان کرد بەڵام من مێ شتێک باز بکەم من ئەوە نەی زیاتر حەزم لە سوعبەت و یادەکەی پشکامیرەیە زیاتر حەزم لە ڕۆڵبینەکە نییە برادران من بەبێ جیاوازی لەگەر هەر هەموو هونەرمەندان ڕفاقەت و دۆستایەتیم خۆشە لە ئاستی سوعبەتیش لەگەر کچەکانی کوڕەکانی یعنی سوعبەت و تێکەڵایەتیم لەگەر هەر هەمیان هەیە بەبێ جیاوازی زامن کە دەچم بۆ ئیش ئیدامە زیاتر کە دەمبی دەر باوکە مشاغبەکە هات ئەوە ئیش ناکرێ ئەو ڕۆژە بەرکەوتن نابووە لە کاک عوسمان بەرکەوتمان بووە لە ئاسەوار و لە ئیشی ترجانی لە ئیشمان زۆر پێکەوە کردووە برێن لە ڕێحانە و لە نامەکانی ئەشرەف و لە سەمەر ئەو بەڵام بەرکەوتمان لێک دوو ئیش بووە بزانم لە بۆ نمونە لە سەمەرە زۆر داهاتم کاگە مامۆستا ئەحمەد گوتی باوکە ڕۆ گوتی ئێستا نەگەیشتووە دەورەکەی نوێنە دەڕێ پەرەمە زوو دەڕۆم وتی ئێستا دەڕۆی تۆکەی دەڕۆی بۆی نەزانمە ئیشەکە تاوکەین من لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ کاک هاوڕێ مستەفا خەریشی ئەوە بووین فەنتەلۆس بەڵێ ئەو ڕۆژێ من بچوو بامایە دەبووە شەڕە بەرد باران یعنی وڵی ئەزانسی لە پشک ئەمیرەکە تەجەمعەکە نەدەبوو ئێتر ئێمە سێسا برادر بووین من و کاک نەبەزوانە بەس نییە خەریشی بەرتاوێشتم بووین هاوڕێژ دەیزانی ئێمە قسەی دەکرد دەستەکان خۆش بێ سەرکەوتوو بن